ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکی ئەم کوردستانن لە هەر شوێنێکی جیهانن ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 کە من و هاوکارم سۆڤان کۆمەڵە بڕگە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون هەواڵە ناوخۆی و جیهانیەکان ئێوە بینێتمان بن ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تاک و گوێبیستی هەموو ئەو بڕگە و بابەتانە بن یاخود بینەری ئەو زانیاریانە بن کە لە کوردستان و لە جیهانیش دەگوزارێ بۆ سەرەتا ژەمانوێ بڵێن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان و بە هیوای چاکبوونەوە بۆ هەموو ئەوانەی کە تووشی کۆرۆنا بوون و بێگومان بە ئیرادەیەکی بەهێزەوە تێ ئەپەڕێن و باشە بنەوە. سڵاو سۆڤان. سڵاو هاژا. ڕۆژ باش بینەرانی بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە لە هەر شوێنەکەن تەندروست و لەش ساڵ بن. بەڵێ کۆمەڵێ بابەت و بڕگە و زانیاریمان هەیە یەکێک لەو هەواڵانەی کە زۆر گرنگە و لە دوێنێەوە زۆر باەخێکی تایبەتی پێ ئەدرێت ئەویش تاقیکردنەوەکانی پۆلی دوازدەی بنەڕەتیە کە دوێنێ هەروەکو وەزیری پەروەردە لە ژووری هەواڵ بەشداری کرد لە کوردستان 24 ئەو بوو کە ڕایگەیاند هیچ چارەیەکی تر نییە لەوە زیاتر نەبێت کە تاقیکردنەوەکان دەبێت ئەنجام بدرێت و ڕۆژی 11 حوتی 2020ش دەست نیشان کرا بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکانی پڵی 12 هیوای ئەوەتان بۆ ئەخوازین ئەوانەی کە لە قۆناغی 12 من هیوای ئەوەتان بۆ ئەخوازین کە بە نمرەیەکی زۆر باش و ئینشاڵڵا ئەم ساڵ تێپەڕن و ساڵێکی دیکە خوێندن ئاسایی دەبێتەوە هەموو دەرگاکانی قوتابخانە و خوێندنگاکان هەر هەمووی ئەکرێتەوە دووبارە دەبینەوە کە چالاکی کۆمەڵەتەکان لە ناو شارەکان وەکو خودی جارانی لێ دێتەوە. بەڵێ بۆ دەستپێکردنی پرۆگرامیش وەک هەمیشە با کورتەیەک لە هەوڵەکان دەست پێ فەرموو. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەیکی تایبەت بە دانوستاندنی لەگەڵ حکوومەتی فدرال کرد. ئەمڕۆ شاندێکی باڵای حکوومەت سەردانی بەغدا دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە سەرپەرشتی کۆبوونەوەیکی تایبەت بە دانوستاندنی لەگەڵ حکوومەتی فدرال کرد. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ دەربارەی دەرەنجامی دانوستاندن و چارەسەرکردنی کێشە هەڵبسێدراوەکان لەگەڵ حکوومەتی فدرالی لە سەر بنەمای دەستور کرا. مەسرور بارزانی جەختی کردەوە ئامادەن بە شێوەیەکی بنەڕەتی کێشەکان لەگەڵ حکوومەتی فدرال چارەسەر بکەن. ئەمڕۆ شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات. ڕۆژی 11 مانگی داهاتوو تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی ئەنجام دەبێت. ئالان هەمەسائید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی بەشداریکردنی لە ژووری هەواڵی کوردستان 24 ڕایگەاند دوای خوێندنەوە گفتوگۆ لەبارەی پرۆسەی خوێندن و تاقیکردنەوەکان بڕیارماندا لە ڕۆژی 11 حوتی 2020 تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەیی بکرێت. ڕاشیگەاند جگە لە ئەنجامدانی تاقیکردنەوەکان هیچ بژاردەیەکی دیکەیان نەبووە. سەبارەت با کەمکردنەوەی موچەی فەرمانبەران وەزیری پەروەردە ڕایگەاند مەرج نییە هەموو فەرمانبەران کەم بکرێتەوە و دڵنیایشیدا کە کەمکردنەوەی موچە تەنیا بۆ ئەم مانگە دەبێت. بڕیاری 16 ساڵ زیندانیکردن بۆ هاوسەرۆکی شارەوانی نیسبین دەرچوو دادگای مێردین بە تۆمەتی ئەندامەتی لە پەکەکە و کارکردن دژی دەوڵەت بڕیاری 16 ساڵ زیندانیکردنی بۆ سارا کایە هاوسەرۆکی پێشووی شارەوانی نێسبین لە باکووری کوردستان دەرکرد. لە ڕاگەندراوەکەشدا پارتی دیموکراتیک گەلان هەدەپا هەموو تۆمەتەکانی سەر سارا کایای ڕەت کردەوە. سارا کایە هاوسەرۆکی شارەوانی نیسبین ساڵی 2017 لە کارەکەی دوورخرایەوە و زیندانی کرا. سەرۆک وەزیرانی عێراق ڕای دەگەێنێت ناکرێت بەشێک لە هاوڵاتیانمان لە دەرەوە بژین و موچەش وەربگرن. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەیکەیدا لەگەڵ لیژنەی دارایی و بەرهێنانی پەرلەمانی عێراق ڕایگەاند لە پێناو بنیاتنانی ژێرخانێکی ئابووری بەهێز کابینەی حکوومەتەکەی دەیەوێت چاکسازی بکات. ڕاشیگەاند بەشێک لە عێراقیەکان لە دەرەوەی وڵات دەژین و موچەش وەردەگرن. ئەمە کارێکی قبولکراو نییە لە کاتێکدا ڕێژەی هەژاری لە وڵاتەکەماندا بەرزە. کازمی جەختیشی کردەوە هەموو هاوڵاتێکی عێراقی مافی سروشتی خۆی وەردەگرێت. و بە کاتێشا هێرشکرایە سەر فڕۆکەخانەی نێودوڵەتی بەغدا.
شانەی ڕاگەیاندنی ئەمنی عراق لە ڕاگەیەندراوێکدا ڕاگەاند کە توێشەیەگە ڕستەی فڕۆکەخانی نێودەوڵەتی بەغداکرا بەڵام هیچ زیانێکی نەبووە. ئاماژەی بۆش کردووە بە گوێرەی زانیاریەکان سەربازی و هەواڵگریەکان کە پێیان گەیشتووە کاتێشەکە لە گوندی دەهنەی باکووری شارچکەی ئەبوو غرێب ئاڕاستەی فڕۆکەخانی بەغداکراوە. لە ماوەی کەمتر لە مانگێکدا 3 جار موشک لە ناوەندی جیاوازەوە ئاڕاستەی فڕۆکەخانەی بەغداکراوە. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامی ڕۆژ باشە. سرەڕای ئەم دۆخەی کە ئێستا هەیە زۆرێک لە هاوڵاتیان نەزانین کە لە ناومێدیان یاخود لە بارودۆخێکی تا ڕادێک نەئارامان بەڵام هێشتا هەندێک کەس هەن لە ڕێگەی کار و چالاکیەکانەوە ئەو بە تایبەتیش گەنجان دوور لەو بارودۆخە هەوڵیان داوە کارێکی سەرنجڕاکێش بکەن یاخود چالاکیێکی وا بکەن نەک بۆ خۆیان کاردانەوەی باش و بە سوودی هەبێ بۆ هەموو هاوڵاتیان و بۆ هەرێمی کوردستانیش ئەوی ژمارەیە گەنجی دەربەنی خانەکە بە هاوکاری و هەماهەنگی شارەوانی و پۆلیسی هاتوچوی شارەکە لە کارێکی مرۆڤ دۆستانەیە ڕێگەیەکی پڕمەترسیان کە بە ناوچەی گوێر ناسراوە چارەسەر کردووە. ئەم ناوچەیە ینی نزیک گوندی بیرکەیە بە ناوچەی گوێر ناسراوە بەڵام پێم وا بێ سۆبان لە ناوەکانە من کەمێکینم کوێرە بەڵێ جا ئەمان هاتوون چارەسەری بە هاوکاری لەگەڵ پۆلیس و شارەوانی ئەو ڕێگەیان چاکردوەوە چارەسەریان کردو کە ڕۆژانە هاتوچێکی زۆر لەسەر ڕێگەکەیەوە پارێزگای سلێمانی بە دەڤەری گەرمانی شەوە بەستێتەوە با بەیەکەوە کار و مادووبوونی ئەوان ببینی. ئەم شوێنە شوێنێکی ترسناکە چەندین سەیارە لەیرا وەرگەڕاوە و سەرنشینەکانی گیانیان لەدەستداوە بووەتە هۆی زەرەرێکی زۆری مادی بۆ خاوێنی شۆفێرەکان و ئێمە بەڕاستی لەم زروفەدا و لەم کاتەدا دەستخۆشی لەو گەنجانە دەکەین کە هەستاون وەکو خۆبەخشێک بۆ دروستکردنی ئەم بربەستە و بە هاوکاری شارەوانی دەربەنی خان و پۆلیسی هاتوچۆی دەربەنی خان بەڕاستی مایەی دڵخۆشی و دەستخۆشین. بیرمان لەوە کردو بە هاوبەشی کۆمەڵی گەنجی شاری دەربەنی خان کە بە ئالیاتی خۆیان بە حەفارە و شۆفڵ و گەڵابەوە هەروەها هاوکاریکردنی تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی دەربەنی خان بە ئالیاتی ئەوانیش توانیمان ئەمڕۆ سەرپەرشتی ئەو هەڵمەتە بکەین کە ڕێگا بگرین دەو شوێنانەی کە مەترسی بەربوونەوەی ئۆتۆمبیل و ئۆتۆمبیل لە بار هەڵگرەکانی لێ یەکەوێتەوە بەداخستنی ئەو مەوقعی کە بەربوونەوەی ئۆتۆمبیل بۆ ئەو شیوە هۆکاری گیان لە دەزانی زۆرێک لە هاوڵاتیان و هاونیشتمانیانی شاری دەربەنی خان بووە. هیوای سەرکەوتن بۆ ئەو گەنجانە و هەموو ئەو گەنجانەی کە نمونەیان بەو شێوەیە کە خەمخۆری وڵات و نیشتیمانن وەک دەزانن ئێمە ڕۆژانە لە ڕێی تۆڕی پەیامنێرانیشمانەوە زانیاریتان لە شار و شارچکەکانی کوردستان پێگەینین و ئەمڕۆژ چەند پەیامنێرێکمان لەگەڵدا دەبێت بەڵام سەرەتا لە یەکەمین پەیامنێرمانەوە ئەگەر دەست پێ بکەین و لەکوێوە دەست پێ بکەین ئەوە لە ئاکرێەوە دەست پێکەین و دەچینە ڕای ئاری حوسێن. ئاری ڕۆژ باش، هیوادارم کە تەندروست باش بی. پێمان بڵێ کە زانیاریەکان چین لە ئاکرێ و ئەمڕۆ ڕۆژەوی ئاکرێ چۆن دەبێت. بەێ ڕژاو تەماشەوانان جی باش بیتن دیارە ئەم لە ئاکرێ دیگەلوینە لە ئاکرێژی ئەم دکارین بێژین وەکە قەزاک
هر دکل درکتنا حالت ویروس کرونا نوا هرما کوردستان ده ایدی روزه و وی قضای جبوا گریدای و ویروس هنه و جبو پاراستنا خلک و قضای الویروس نافاتی لاکری هم دکارم بجن هر دکل درکتنا ویروس کرونا ایدی هر بریارک جالی حکومت هرما کوردستان هرسان وزارت ساخلمی و جورا اپراسیون پارزگاه دو که و در چو بیتن ایدیل ویرا کاری پیاتی کرن جبوی که خلک یه پاراستی بیتن لاکری هرسان لیجنه جبور پروبونا ویروس کرونا الهنگی ور حتی کو وگوید نوا ارکی خدا کوف لیجنه هنج چند آلیا کامپکتن و که آسایش پلیس کرته ساخلمی هرسان قای مقامیت و گشت و گذار کاف لجنا هنه روزانه نوا کوچ و کولان و بازار آکری داد گرتن به دورو بران ول نحیان جی جبای که حوالاتیان هرسان جی کسین کد نوا کاری و بازاری دانه پابندی بریارن قدغهات قدغه وان تشتون بکنین کد نه قدغه کرن کوی بینه وکرن وان بازاران بکنید کو بینه وکرن بنمونه که اف چند روزه کن یعنی دا آکریش دا و که حق قضا یا سر پارزگاه دو که و کو هیچ مزگفتک نهاتی وکرن هولی لش جوانی نهاتی نوکرن هر دیسان ملوانگه نهاتی نوکرن داله که دیش دا اف چند روزه کن لآکری هوکا انجام دانا پشکنین حرمکی آنکو عشوائیل آکری آپری و چیتن اف هوا هنه پشکنان جاله کرت ساخلمی آکری و به پکینان تیمکی آپری و چیتن نوا کوچکولان جنگ گشتین آکری دا که هوا هنه روزه 100 بود 200 کسان پشکنان با انجام دادن اول دمکی دا که دیار اف مواکل هرما کوردستان بگشتی نخواست مجیل پارزگاه دو که هر کسی که توشی ویروس کرونا بیدن حجمار هری زده وان اون کو سرچاوی وان نای تزانین کایدی اول چا توشی ویروس کرونا بوینه ایدیل به آلیدا کرد ساخلم یا آکرید بیشتن اگر که هم پشکنان ین حرمکین عشوایت نوا خلق خدا انجام دن جبو که اگر به تو کسک نزانید توشی ویروس کرونا بین او دیار بکن که توش بو ویروس کرونا زی به روانه کرن جبو نخوشخانه ورگردنا چارەسەریین کرونا جبو که کسی در دورین خوا توشی ویروسی نکتن هرسان دالیه که دیش داله آکری جایی که تایبت به کرنتین کرنا وان حوالاتیان ها که گمان لسر هرچنده که وگویل آکری هیچ توجبه که ویروس کرونا نینه حتی هیچ کسک نینه که به گمان و توجبین ویروس کرونا هات بیتا کرنتین کرن لبر درجه که قضا یعنی که نزدیک آکری حجماره کسی نوی که زیادتری 6 کسان هم مایکل آکریاتی نکرنتین کرن که پیشتر 14 حالت این ویروس کرونا بردارش بون او کسی ننیجیل آکری روزانه جالی تیم ساخلمی آکری و پشکین بواناتین انجام دادن جبو که بده زنان که و توشی ویروس کرونا بونانا لیویگوی اف چند روزه کن یعنی لاکری حتی القضا بردارش جی هیچ حالت که توشی ویروس کرونا نهاتی تو مارکن با که گشتی اف روزه و آکری و هرسان در دورن وی یا کو تایبت گریدای خپاراستنه ول هم بر ویروس کرونا بله آری وکو خودی آکری آیا هیچ جماره کت لبردست آیا وکو آمریکا چند کس توش بونه؟ بله الآکری که ما گود جی یعنی آکری پیشیان ماه که 6 کس توشی ویروس کرونا بون که او کسین هنه دیار پاسوان بون مدنوا ارکی خواه پاسوانی سربازی دا بون لبغداد زفری بون ناف مالن خواه دا درکت که توش بون ویروس کرونا هر دمودست او هاتنا روانه کرن جبو نخوشخانه ورگردنا چارەسەریین کرونا الپارزگاه دو که همی او کسین که برکفتن دیگلوان با که زیده 130 کسان بون هاتنا کرنتین کرن لآکری لدو که همی او کسین که دیگلوانا لارکی خال بغداد زفری محمد نکردن دیگه لیویگوی امتکارم بیشین زیده 20 روزه لهنگی ور حتی که ویگوی آکری هیچ توش با که دیه ویروس کرونا نهاتیه تو مارکرین ایدی آکری و پاکشش ویروس کرونا لحلمتین انجام دانا پشکرین هرسان ریکارن خوب پاریزی پابند کردن حوالاتیان بردام تینا گیران آکری بله زور سپاس دکین آری حسین لآکری و لگلمان بود زور سپاس بو بجداری کرده بەڵێ هەر سەبارەت بە کۆرۆنا و بە توشبوانی کۆرۆنا و ئەو چارەسەرانش کە بەکارەهێنرێ بۆ توشبوانی کۆرۆنا هەرچەندە تا ئێستا پێکوتەیەک نەدۆزراوەتە بۆی کە ئێمە بەکاری بێنین و توش نەبین بەڵام لە پاڵیدا چەندین دەرمان وەکو چارەسەر بەکارەهێنرێ یاخود پلازمای خوێن دووبارە بۆ ئەو کەسانە یعنی ئەو کەسانی کە چاک بوونەتەوە پلازمای خوێنەکان لێوەرەگیرەوە بەکارەهێنرێ بۆوانەی کە توش بوون بۆ وەکو چارەسەر یاخود ئەو دەرمانەی بەتایبەت لە بەریتانیا کە زۆر ئەتیمادی کراوەتە سەر بەکارهێنرێویش دیکسامیسازۆن و کلۆرۆکیونە کە بەکارهێنرێ بۆ توشبوانی کۆرۆنا ئەمەش بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو دەرمانانە وەکو چارەسەر میوانداری دکتۆر فەرهاد فوئاد کە پزیشکی پسپۆڕ لە نەشتەرگەری و سنگ و دڵە کردومانە و بۆری خوێن کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ سڵاو لەبێ دکتۆر ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ تۆ
دکتۆر پێمان بڵێ ئایا توشبوانی کۆرۆنا ئێستا زۆرتر یاخود ئەوانی کە توشببووی کۆرۆنان چه ئازارێک چ نیشانەیەکیان هەیە بە گشتی و یعنی ئەوان چ چارەسەرێ وەرەگرن بەراورد بە کەسانێکی دیکە کە پەتایەک یاخود نەخۆشیێکی دیکەیان هەیە. سڵاتان لێ بە بەیانی ئەوەش باش بەزویستم ئەمە ڕاستکەمەوە کە من پزیشکی پایابڵندی نەشتەرگەری سنگ و دڵوبۆرەکانی خوێنم بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک وەکو پێشتر باس کراوە نەخۆشی کۆڕۆنا نەخۆشیێکی ڤایرۆسیە کە لە چین سەری هەڵدا لە مانگی 12 ساڵی ڕابردوو و بە هەموو جیانە بڵاو بۆتەوە کوردستانیش بەدەر نییە لەم نەخۆشیە بۆتە ئەمری واقع ئێستا کە لە وڵاتەکەمانە هەیە نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆنا کە ڤایرۆسێکە تووشی کۆندامی هەناسدانە بێ هەناسە توندی تایەکی بەرز تەنگەنەفەسێکی زۆر ئێستا چەند نیشانەیەکی تر تیادا پیا بووە لە ڤایرۆسەکە کە هەنێ لە نەخۆشەکان ئەم نیشانانێ هەیە وەکو سکچوون هەنێکیان هەیە کە ئازارێکی زۆری ماسوولکە و جستیان هەیە ئیتر بەپێی کەسێک لە کەسێکی ترەوە لە حاڵەتێک بۆ حاڵێک ترە گۆڕێ بەپێی مەرحەلەکانیش نیشانەکان ئەگۆڕێ نەشێنەکانی ڤایرۆسەکە و جیاوازی لەگەڵ بۆ ئەم ڤایرۆسانەی کە پەتای وەرزی یان هەر نەخۆشیێکی ترکە کە تووشی کۆندامی هەناسە بێمە بۆ نمونە تایەکەی بەرزترە کۆکەیەکی توندی هەیە و ئازاری ماسوولکە و جستەی کە تووشی نەخۆشەکە بێت زۆر زۆرەوە بەراورد لەگەڵ ئەم پەتاوەرزیانەی کە ساڵانە تووشی نەخۆشە بێت و لە هەمان کاتە زگچوونیشی لەگەڵایە و هەناستونێکی زۆری هەیە لە هەنێک کاتە هەیە کە ئەگاتە هەوکردنی سیەکان کە نەخۆش پێویستی بە هەناسدانی دەستکرد دەبێت بە ئامێری هەناسدانی دەستکرد ئیتر لە ئێستادا بەم جۆرەیە. بەڵێ دکتۆر لە چ کاتێکە بۆ ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون چارەسەرەکانی وەکو دیکسامیتازۆن یاخود پلازمای خوێن یاخود کلۆراکوین بەکارەهێنرێت هەر لە سەرەتاوە کە پشکنی کرا و دەرکەوت ئەو چارەسەریانەی بۆ بەکارن یا ئەبێت دۆخەکەی زۆر قورس و زەحمەت بێ ئەو کات. سەرەتا بۆ هەر نەخۆشێک کام نیشانەی تیا دەرکەوت ئیتر بەپێی وەکو گوتم بەپێی حاڵەتی نەخۆشەکە گۆڕێ هەنە نەخۆشەیە زۆر بە هێواشەیە گرێت و هیچ مشکلەیەکی نییە و ڕێژەی ئۆکسجینی خوێن لە جسمیا سەرونەوەتە ئەمە توانێت لە ماڵەوە تەنهات کۆمەڵە مقەوی هەیە بەکاری بێنێ کۆمەڵێک سەپلیمنت هەیە کە بەرگری لەش بەرامبەر ڤایرۆسەکە بەرزەکاتەوە وەکو زینک و ڤایتامین سی و ڤایتامین دی ئەمانە و هەن ئاو زۆر بخواتەوە شلەمەنی زۆر بخوامانە بۆی کە جسمی وشک نەبێتەوە بەڵام کە حاڵەتەکە لاوە دەرەچێت کە ئۆکسجینی جسمی لە 90 کەمترە بێ ئیترەوە ژەکرێ بە سێ بەشەوە بەشی نیشانەی سووکمانەیە نیشانەی مامناوەندمانەیە نیشانەی قورسیشمانەیە کە بەرەوە هەوکردنی سەکان ئەچێت پێویستی بە هەناسدانی دەستکرد دەبێت ئیتر ئەمە پێی حاڵەتەکان عیلاجەکان فەرقەکە عیلاجەکان لە ئێستادا کلۆرۆکوین هەر لە پرۆتۆکۆڵە نەماوە لە بەرەوەی بەکار نایانرێ بە زۆک و پلازمای خوێن لە هەر کاتێکا بێ ئاساییە بەکاربێنرێ و تازەترین توێژنەوەش کە لەسەری کراوە ئەوەیە کە دوای 2 هەفتە کە نەخۆشێک لە کۆڕۆنای توش بۆ چاگە بێتەوە ئەتوانێت پلازما بەخشێ بە هەر نەخۆشێکی تر و بۆ ماوەی لە تازەترین توێژینەوە دەرکەوتۆ کە بۆ ماوەی 2 بۆ 3 مانگ دژەتەن لەم پلازمایە هەیە دژی ڤایرۆسەکە کە پێڵن ئەنتیبەدی دژی ئەم ڤایرۆسە هەیە ئیتر لەوانەیە ئەمانە هەمووی ئەگەر و توێژینەوەیە لەبەرەوەی ڤایرۆسەکەی ئێمە ئاشنایەتێکی زۆرمان نییە لەگەڵیە ڕۆژانە شتی تازە دەرەچێ ڕۆژانە بەحسی تازە توێژینەوەی تازە دەرەچێ لەوانەیە لە هەر کاتێکە ئەم شتانە بگۆڕێ و لەگەڵ ئەوەشە دێکزامیتازۆنەکە کە باس کرد لە بەریتانیا تازترین توێژینەوەیە کە دێکزامیتازۆن بەخۆی دەرمانێکە پێشتر بەکارهێنراوە لە زۆر نەخۆشی تر وەکو نەخۆشی درێژخانەکانی سیەکان وەکو ڕەبۆ یان نەخۆش تەنگەنەفەسی سیەکان هەنێجار لە سەحایە لە زۆر نەخۆشترا بەکارهێنراوە بەڵام کە بەکارهێنراوە لە بەریتانیا بۆیان دەرکەوتۆ کە ئیسفادەی باشیە لەو کەسانەی کە تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون و لە حاڵەتێکا کە پێویستیان بە هەناسدانی دەستکردە یعنی سیەکانیان تووشی هەوکردن و خانەکانی سەکانیان تووشی تێکشکان بووە لەو کاتەیە ئیسفادەیەکی باش لە هینەکانەکان لە دێکزامیتازۆنەکەکان. بەڵێ دکتۆر فەرەیدون ئۆکۆزانین کە لە هەندێک لە پارێزگاکان حاڵەتەکان ئەوەندە زۆر بووە کە نەخۆشخانەکان نایگرێت بە تایبەتیش لە سلێمانی نەخۆشێکی زۆر هەیە ناتوانن ئەگەر حاڵەتێکی باش زۆر خراپی نەبێ وەری گرنوبی هێڵنەوەبی خەنەژێر چاودێریەوە بەڵام هەندێک لەو نەخۆشانە خۆیان بە پێیەوەی کە بیستویانە بۆ نمونە ئێستازان کە دیکسامیتازۆن باشە بەکارێنن یاخود ڤایتامین سی و
زینک و ئەم بابەتانەی تر بەکارێنن ئەمە تا چەند دروستە کەسێکی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا خۆی بەبێ گەڕانەوە بۆ لای دکتۆر و ینی ڕەچاوی ئەوە بکە کە لەژێر ڕێنمایی پزیشکیە بەکاری بێنێت خۆی بەکاری بێنێت ئەمە تا چەند دروستە تا چەند کاریگەری هەیە لەسەر چاکبوونەوەی خۆی بۆ مەسلەی ئەوەی کێکێک لەبەرەوەی خستخانەکان نەخۆشێکی زۆریانەیە و مەجای تیانە کە نەخۆش هەموو نەخۆشی وەرگرن هەموو ئەوانەی کە نیشانیان کەمە ئەتوانێت نەخۆشە نێشتەیە بەکاری بێنێ بۆ نمونە شلەمەنی زۆر بخوا هەنێ لە دەرمانە سەپلیمنتەکان بخوا کە بە مەنعی بەرزە بێتەوە بۆ نمونە زینک ڤایتامین سی ڤایتامین دی ئەمانە توانێت بەکاربێنێ لە ماڵەوە بەڵام نەک دێکزامی تازۆن لەبەرەوەی کە یەکێک نەخۆشەکەی حاڵەتێکی سووک بێ و ئۆکسجینی لەشی دانەبەزی بێ لە نەوەت بەرەو خوارەوە لە ماڵەوە چارەسەرۆکرێ پێویست ناکە دێکزامی تازۆن بەکاربێنێن لە هەنێ حاڵەتە ئەسڵەن دێکزامی تازۆنەکە لەوانەیە زەرەری هەبێ بۆی لەبەرەوەی دێکزامی تازۆن مەنع نزم مەکاتەوە لە ینی لە مەرحەلە سەرەتاکانی نەخۆشیەکەیە بۆیە لە کاتێک ئاوێ بەکاربێنرێ کە نەخۆشەکە پێویست لەسەر هەناسدانی دەستکردە پێویستی بە ئۆکسجینە ئەوەش ئیلا لە ژێر چاودێری دکتۆرە ئاوێ بەکاربێنرێ لە نەخۆشخانە بەکاربێنرێ بۆ دێکزامی تازۆنەکە بەڵام بۆ مەسلەی کە وەکو هەنێ مواتەیە وەکو سەپلیمنت کە ڤایتامیناتە بۆ ئەوەی مەنعی بەرزکاتەوە ئاسایی ئەتوانێت زینک بەکاربێنێ ڤایتامین دی ڤایتامین سی یاخود کۆمەڵێک میوە هەیە کە شلەمەنێکی زۆری تیا یاخود خۆی شلەمەنێکی زۆر بخواتەوە کەوەی کە جسمی بە بەرگری بەرز بێتەوە ئاساییە باشە دکتۆر ئێمەش کەسان ینی ئەگەر پێشەوەی کە توش بین بەکاری بێنین ئاساییە یاخود ڕۆژی چەند جار بۆ نمونە ڤایتامین سی یاخود زینک بخۆین بۆی کە مەناعی لەشمان بەرز بێتەوە و ڕێگری بکەین لە توشبوون ڤایتامین سی ئەتوانین ڕۆژی 2 جار بەکاری بێنی زینکەکە ئەتوانین ڕۆژی 1 جار بەکاری بێنی ڤایتامین دی ئەتوانین ڕۆژی 1 جار بەکاری بێنی و شلەمەنی ئەم شتانە ئاسایە بیخۆی ئەگەر تات هەبێ ئەمانە لەوانەیە بتوانانی شڕوو بێگیان حەبێکی تا بەکاربێنری ئەم شتانە ئاساییە وەکو پرۆفیلاکسیسی ژانی وەکەوەی کە پێشەوەی توش بووبی ئەتوانی هەنێشتەیە بەکاری بێنی کە مەنعەت بەرزکاتەوە ئاسایی ئەم شتانە بەڵام هەنێ شتی وەکو دێکزامی تازۆن و هەنێ عیلاچێ ئەما بێ لەژێر چاودێری دکتۆرا بێ و لە مەرحەلەیەکی تایبەتە بەکارێنێ ناتوانین لە سەرەتای دروستبووی نەخۆشەکە بەکاری بێنی چونکە لەوانەیە مزعافاتی زیاتر بێ وەک لە ئیستفادەکەی بێت دکتۆر چاودێریکە بەڵێ دکتۆر ئێستا ئەو گوێگروپی سەرانەی کە گوێبیست و بینەری ئێمن کاتێک ئەم ڕێنمایە ئەبیستن ئەڵێ ئەتوانن بەکاری بهێنن لەناو ئەوانە کەسانێکمان هەیە خانمانێک هەن دووگیانن و خەمی خۆشیان و خەمی کۆرپەلەکەشیانە بۆ خانمی دووگیانیش بە هەمان شێوە ئەکرێت بەکاری بێت یا ئەبێت لەژێر ڕێنمایی و چاودێری پزیشکا بێت بۆ خانمی دووجیان ئەمە باشتر وایە کە لەژێر ڕێنمایی دکتۆرەکە ئەبێ ئەو هەر ئەبێت چاودێری کۆرپەکەی بکە و مانگانە بچێ چاودێری کۆرپەکەی بکات لای دکتۆری ژنان و مناڵبوون بۆی وا باشترە لەژێر چاودێری دکتۆرە بەکاری بێنێ دکتۆرەکە بۆی دیارەکە کە چی بەکاربێنێ چی ئیستفادەیە و چی زیانی هەیە بۆ کۆرپەکەی بەڵێ دکتۆر جەنابەت باس لەوە کرد کە هەر توشبوویەکی کۆرۆنا دەتوانێت لە دوای 2 هەفتە لە چاکبوونەوە ئەو کات پلازمای خوێن ببەخشێت بەڵام ئەم ڤایرۆسا تا ئێستا ئەوەندە خۆی نیشان نەداوە کە کەسێک 1 جار توش بوو گومانی ئەوە ناکرێت کە 2 جار توش ببێت یانە تەنها 2 هەفتە کافیە بۆەوەی کە کەسێک لە ماڵەوە بێت دڵنیا بێت کە ئیتر لەشی لە ڤایرۆسەکە پاک بۆتەوە و ئەتوانێت بچێت پلازما ببەخشێت یان مەترسی ئەوەی هەیە کە جارێکی تریش دووبارە تووشی ببێتەوە ئەگەر نەخۆشێک سەرەتا کە تووشی ڤایرۆسەکە بێ عیلاج وەرەگرێت دوای ئەوە سێفە حەز بەسەریەکەەوە نێگەتیڤ دەرەچێ اینجا چێتە ماڵەوە دوای 14 ڕۆژ گیانی پاک ئەبێتەوە لە ڤایرۆسەکە تەنها ئەوەیە بەرگری بەرامبەر ڤایرۆسەکە هەیە لە ناو پلازماکەیە شتێکی پێڵن ئەنتیبەدی کە پێڵن دژەتەن بە کوردی دژی ڤایرۆسەکە هەیەی ئەتوانێت ئەم کاتە دوای 2 هەفتە پلازما بەخشێ و لە هەمان کاتە ئەگەر ئەم نەخۆشە بەرکەوتەی لەگەڵ کەسی توشبووی تر هەبێت دوای ئەوەی کە توش بووە ئەگەری هەیە دووبارە توش بێتەوە چونکە لە کوردستانە توێژنەوەیکی وانەکراوە بەس لە سینا توێژینەوە هەیە کەم کەسانەی کە پێشتر توش بوون دوایەوە بەرکەوتیان لەگەڵ نەخۆشی توشبووی ترا هەیە ینی نەگەوەی کە لە ماڵەوە دانیشبێت و هیچ بەرکەوتەیەکی لەگەڵ نەخۆشان نەبێ لەگەڵ نەخۆشی کۆرۆنایان نەبێ بەڵام کەسێک کە چاک بۆتەوە و بەرکەوتەی لەگەڵ نەخۆشێکە هەیە کە کۆرۆنای هەیە ئەگەری هەیە دیسان توش بێتەوە بەڵێ دکتۆر فەرهاد تا چەند ئاگاداری یاخود بەو پێی کە خۆت لە ناوبار و دۆخەکەیە بیت ئەو کەسانەی کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنان و پلازمایان بۆ بەکار هاتووە یاخود چارەسەری دەرمانی وەکو دیکسامی سازۆنیان بۆ بەکار هاتووە
کامیان وەکو چارەسەرێکی بنەڕەتی بوون بە تایبەت پلازماکەمە بزانم ماوەی چەند ڕۆژی پێچێ ئەو کەسە چاکە بێتەوە یاخود یەکسەر حاڵەتەکانی نیشانەکانی کاریگەریان لەسەر کەمە بێتەوە بۆ پلازمایە. بەنسبەت پلازما و دێکزامیتازۆن ئێمە لە ئێستا ئەم ڤایرۆسە وەکووتم شتێکی تازە و نامۆیە، یعنی توێژنەوەی کەمی لەسرە ترایاڵی کەمی لەسرە لەبەرەوە شتێک نییە هیچ عیلاجێک بنەڕەتی بێت، تەنها کەمکردنەوەی نیشانەکانە بەپێی حاڵەت و بەپێی مەرحەلەی نەخۆشەکە. بۆ نەگەر تای هەبێت تۆ عیلاجەکەی بۆی تاکەی نزمکەیتەوە، ئەگەر سکچوونی هەبێت عیلاجەکەی بۆی سکچوونەکەی نێڵی، ئەگەر ئازاری جونگە و ماسوولکە و جستەی هەبێ ئەمەی بۆ عیلاجەکەی، ئەگەر هەوکردنیسەکانی بە هەوکردنیسەکانی بۆ عیلاجەکەی ئیتر بەپێی مەرحەلەکانە گۆڕێ. پلازما ئیسفادەی لەیەکە وەکو لەو نەخۆشانەی کە پێشتر چاک بوونەتەوە لە سلێمانی زۆریان پلازمایان وەرگرتووە لەم ئاخیرەیە و ئیسفادەشیان لێی کردووە و ئەمەش بەپێی کەسەکە گۆڕێ بەپێی حاڵەتی نەخۆشەکەشە گۆڕێ. هەنێک کەسێ لەوانەیە ئیسفادەی لێ نەکە، هەنێک کەسێ لەوانەیە ئیسفادەی لێ بکە و بۆ دێکزامیتازۆنەکەش بە هەمان شێوە لە مەرحەلەیەکە ئەبێ بەکاربێنرێ کە پێویستی بە هەناسدانی دەستکردە و سیەکانی تووشی هەوکردن بوو و تووشی تێکشکانی خانەی سیەکان بووە. لەم کاتەیە پێویستە دێکزامیتازۆن بەکاربێنرێ، ینی هەمووی بەپێی مەرحەلە و بەپێی حاڵەت بۆ حاڵەتە گۆڕێ و هیچ شتێکیش چارەسەری بنەڕەتی نێ لە ئێستادا. بەڵێ دکتۆر، ئێمە بۆ ماوەی 4 مانگ زیاترە کە ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستانیش دەرکەوتووە و خەڵکێکی زۆریش توش بوو. ئەوە ئەگەیەنێت کە ئەوانەی کە پێشتر لە سەرەتاکانە توش بوون و چاک بوونەوە ئێستا ماوەیەکی زۆری بەسەراچوە، ئێستا ئەتوانن پلازما بەخشن یان ئەو کەسەی کە تەنها 2 هەفتەی بەسەراچوە دوای ئەوە ئەتوانێت دوای 4 ڕۆژەکە ئەتوانێت پلازما ببەخشێت. واتە فەرقەکات بەنسبەت ئەوە خۆی دوای 2 هەفتە ئەتوانێت پلازماکە ببەخشێت لەبەرەوەی کەسێک نییە کە کەسی تر توش بکە. ئەمە بۆ ئەم کاتە بۆ ئەوە دانراوە. ئیتر ئەمەش لەوانەیە لە داهاتووە بە جۆرێکتر بگۆڕێ لەبەرەوەی وەکو وتم توێژینەوەی کەمی لەسەر ئەم شتانە بۆمە توێژینەوە لەسەر دێکدامیتازۆنە لەسەر پلازمایە هەموو شتەکان ئەگەری گۆڕانی تایە لەبەرەوەی ڤایرۆسەکە تازەیە. بەڵام بەنسبەت ئەوەی کە تا چەند بتوانێت بیبەخشێ بۆ کابرا لە مانگی 2 توش بووە نەخۆشەیە لە مانگی 2 توش بوو بێت و کە بتوانێت ئەم پلازمایە ببەخشێ تاوەکو 3 مانگ بەپێی تازترین توێژینەوە لە 2 مانگ بۆ 3 مانگە نەخۆشەکە دەتوانێت پلازما ببەخشێ. بەڵام بەپێی تازترین توێژینەوە ئەڵە دوای 3 مانگ دژەتەن لەم پلازمایە نامێنێت کە ئیسفادەی هەبێ بۆ نەخۆشەکەی تر. شەرتیش نییە وابێ بەزەمە ئەم توێژینەوەی کە کراوە ئاخر توێژینەوەیە کە دژەتەن لەم پلازمایە هەیە و دوای 3 مانگ ئیسفادەی نامێنێن پلازمای ئەم نەخۆشەی کە چاک بووەتەوە بۆ نەخۆشێکی تر کە تازە توش بووە. بەڵام ئەمە ئەگەری گۆڕانی هەیە وەکووتم لەبەرەوەی ڤایرۆسەکە تازەیە و توێژینەوەی تازەی لەسەرەکرێ و لەوانەیە زیاتر کاتێکی زیاتریش بخایانێ. بەڵێ زۆر سپاس دکتۆر فەرهاد فواد پزیشکی پایابڵندی نەشتەرگەری سنگ و دڵ و بۆری خوێن کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانە بە هیوای تەندروستێکی باش. زۆر سپاس بۆ ئێوەش بە هیوای ڕۆژێکی باش. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئەمیش ئەو پرسیار و زانیاریانە بوو کە سەبارەت بەم سێ دەرمانە کە ئەم سێ چارەسەرە کە زۆر باسی لێوە ئەکرێت هەڵماندا زیاترین پرسیار بکەین کە پرسیاری ئێوەی بینەرە و ئێستا بکەیتەوە دەچینە بینینی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان بابزانین ڕەوشی کەشەوە چۆنە لە کوردستان.
زانیاریەکانی پرۆگرامی ڕۆژباش لە ڕێگەی زانیاریەکانی پامنێرانمانەوە دەوڵەمەندترەکەین. بۆی ئێستش هێرۆ مەولودیمان لەگەڵە لە هەولێری پایتەختەوە بزانین زانیاریەکان لای ئەو چییە چی دەگوزارێت لە هەولێر. سڵاوە لەبێ هێرۆ، ڕۆژێکی باش بۆ تۆ، بە هیوای تەندروستێکی باش پێمان بڵێ زانیاریەکان چییە و لە کوێی هەولێری. بەڵێ و کاتی ئێوەش باشکسینە ئادێ بێگومان زانیاری زۆرە لە ناو شارێکە بەیانی دەست پێ دەکات و تیشکی هەتاو دێتە دەرێ بێگومان کۆمەڵەشتی نوێ ڕوەدا. بەڵام من باسی و بابەتانە ناکەم کە زۆر شت ڕوەدا لە ناو شاری هەولێردا. بابەتێکی زۆر گرنگ کە لە شارەکان و زۆربەی شارەکان لە ناو گوندەکان شارۆچکەکان ڕوەدا بە تایبەتی لە کاتی بەیانی هەندێک کەس بۆیان بووە تا عادەتێک کە بەیانیان زوو لە خەو هەڵدەستن. لە قەدیمیشەوە دەڵێن کە بەیانی کە زوو لە خەو هەڵدەستی تەندروستە بی لەشێکی باشت دەبێت و بێگومان نانووسایەکی بەیانی خۆش دەخۆیت و دەڕۆ بەلای کار باتەوە. هەندێک کەسیش کاریان نییە ئیشیان نییە ڕەنگە خانەنشینیش مەڵامەکو عادەتێک بەیانیان عادەتیان گرتو بۆی کە دێنم بوونمونە ئەمەیەکە لە پارکەکان پارکە بچووکەکان لە هەر گەڕێکێک پارکێکی تێدایە زۆر جا خەڵکی گلەیەوە دەکا کە دەڵێ حکوومەت پارک دروست ناکە باخچە دروست ناکە. بەڵام هەیە زۆرجار و سوودی لێ وەرناگرن. بەڵام لە بەشێ لە پارکەکان سوودی وەرگرێت و ئەو کەسانەی کە عادەتیشیان گرتووە کە ڕۆژانە بە تایبەتی لە کاتژمێر دوای نوێژی بەیانی هەڵدەستن و دێنە ئەم شوێنانە کەسانی بەتەمەنن. کۆمەڵە کەسی بەتەمەنی زۆر جوانم بینی لێرە پێم باش بووە پێم خۆش بکەسم دوو قسە خۆشیشیان لەگەڵ بکەم بکە بەڵام کەەوە بەیانیان زوو هەڵدەستن و بێتە عادەتێکی شبزانانی ڕێنمایشیان چێ بۆ گەنجەکان کە تا 12 ئەوڕۆ هەڵ دەخەون و هەڵناسن لەخۆ زۆر ناخۆشە بۆیان زۆرجار. بابچمە لای مام حاجی مام حاجی بەیانیت باش هەموو بەیانەیەک دێتە ئێرە دێمی ئێرە هەموو دێمی ئێرە هەموو بەیانیان دێم سمن هەستا لە نوێژی سپێنم کردی هەستا چێژم کردیا هاتیمە ئێرە حتاوە دەوری سەحات 11 نوێژی سنەسمەوە لۆ نوێژی دەسمەوە مارە خۆمان و چوومە مارێ دیسادا دەیشمەوە حتاوە چینێ عەسر دێم و حتا مەغریبێ الحمدلله قال خۆش خۆشم هیچ عیبم نییە. ئەمانە چەندە مام حاجی؟ 50 سارم. ماشەڵڵا تەمەند درێژ بی هەندێک لە گەنجەکان ڕاهاتون لۆی کە تا 12 ئەوڕۆ دەخەون شەو ناخەون شەو ڕۆژە لە ئەوان عادەتیان وایە عادەکانەوە عادەت زعایری ئێستا عادەتی وایە. ئەمە ئێستا اختیارەکان ئێستا ئەوەنینە دەبیسبەنە ئەمە سەعات هەفت و نی هەفت لانی بخۆین بین دەری بین ئێرە. باش باسمە لە مام حاجێکی دیکەش دوایی چمە هەوڵە دەم کە بەشێکی زۆریان بدوێن. مام حاجی جەنابیش باسی ئەوت کرد کە ڕۆژانە دێتە ئێرە دەچیتە ناو پارک پیاسەیەک دەکەیت چ قسێکت هەیە بۆ گەنجان تەمەنت چەندە بۆم باسکە تاچەنە تەندروستی بۆ تەمەنەشەوە ماشەڵات لێبێ کە ڕۆژانە بەیانێ زوڵ دەستی والله ماشي أما سبين عادين ولا حتى بكيف خما العم بسمو كساقيني حتى نوران اسمو كساقيني ماري حكومة ليه دادني شنو سعر كذا ليه دادني دوق صانقية كينو دم أو ئەو گەنجانە چیان پێ دەڵێ بووە باردۆخوای گەنجە كان كم گەنج دێنێرە غالبي أو 8 دێنێرە وەتی گەنجەکان شەوانە درەنگ دەخەون بەیانە درەنگ گەنجەکان دەگەمە خۆلێک نادەن دەرێ و پێڕێمەنینە آره والله موديل قورا یعنی بە مۆدل دەڕۆ موديل نقول زماني خوب سينا بكلك سنة يعني باشە چ شتێکت هەیە بۆ گەنجان بۆمان باس کە بەیانێ زوڵ دەستی خواردنی خۆش دەخۆن گەنج كيفيان بما نادى نقول زماني خوب سينا نقول بەیانێ لە ماڵە نانی بەیانی دەخۆیان دێتە دەرنان بەیانی دەخۆ كو لە ماڵی نانی بەیانی دەخۆیان لە دەر عادي خو خزاني خم لبس هام لو تيدا معصم لبس هذا ونعلم له درسيني أما الدكتور مالك كذا نبي يستمونه ناني فرني بخو قلت خبرتي ده أنا بخو إلى ناني خو ما لي جايش دي رياضيك وبياسيك خوشك دوقس خوش ده يقول تموبك أموش عمليات كلام دكتور من قلت من أوشتر أنا خوي رياضي بك برو ببيان برو بس ما عندي ولا شيء ما عندي بجانيش غادي لخونك تا ساعات سندمني تبوم شوازة والله باش كما تا ساعات دو دوازدل يازدل يرد منين ولا سين وما سين هم كان مسقفتكرنا ما خفات كذا سين نجي كانوا نعني اخوي ليه بارا دينوا نرجع عصري كانوا ديسان دينوا ايه خوش بقى ما حاجش بده ما حاجه هندي خلقي ديك كناري 24 زور بخير بين كا قصه لقر هاولياتاني شاري هوليري بريز دكن حاجه تقصيك تباني زو خلقستن اما بانيان زو هر دستی نوێژی بەیانی دەکا مەلای بانگ دە نوێژی دەکەین و سەلاوەت ذکری خوش دەکەین وەنانی دەخۆین و سبەینان دێنە دەرێ سبەینان دێنە لێرە ئێرە فێنکە و خۆشە ئەمە تا چەند گرنگە بۆ خەڵک بۆ گەنجەکان کەوانی ژاوە بێنە دەرگاکان گەنجەکانی ئێمە ئێستا دەرە شەویان کتە ڕۆژ ڕۆژیان کتە شەو دەڵێن ئێمە دەنوین بەیانیان هەتا سەعات 11 دەنوون ساعت 11 دەنوون ئەوە دروست نییە لە وە باشە بەیانیان زوو هەستن خێری سبەینان باشتر لە شەڕی هێوەران
چ قسەیەکت هەیە تا چەند تەندروستی بە ئینسانەدا کە بەیانی زوەستی بەیانی هەستی قالبت خۆشە زۆر سرحات دەکەی زۆر زۆر خۆشە هەر بنووی قالبت هەر ناخۆش و کەسەرە ئێمە دێنە ئێرە دادەنیشین دەماعاتێکی زۆرین لێر خردەبین و دۆمینە لەگەین و دوونە سێ دەستیشم ناوڵە چارم برتەوە ئەدی ئەو ڕۆی دۆمینە دەکرۆ ئەو ڕۆهشتانە بەیانێت هەوە تیزارم دەماعاتم بێن دیگەمە گەوڵتیالتیان دەگەن بە قسەی خۆش و زۆر بەڕێز دەگەرێک دادەنیشین بە هیوای ئەو ڕۆژ بیبیتەوە ڕۆژەی کەم هاوڕێ بەرادەرەکانی خۆشەویست دەکەم بەخوا بەخێر باس تەندروستێکی باش بۆ ئێوە هاژە و سۆڤان هەروەکو کوتم ئەمە بەشێک لەو هاوڵاتیانە بێگومان لە بەشێکی زۆر لە گەڕەکەکانی ناو شاری هەولێر ئەم دیمەنانە دەبیدرێکە ئەم کەسانە بەتەمەنانە دێن پیاسەیەک دەکەن نانی بەیانی دەخۆن و خۆشی کوتی دۆمینەیەکیش دەکەن و دەیشی بنەوە ئێستا چاوەڕێوەشن کە هاوڕەکانیان بێت و دۆمینە بکەن و لیان ببن و پێشنیاریشتیان بۆ هاوڵاتیان بە تایبەتی گەنجەکانەوەی کە بەیانیان زوو هەستن لە خۆبۆی کە تەندروستێکی هێرۆ ئیرەی و بە ئەو کاتەی ئەوان نەبرکە زوویەنە دەرەوە و ئەچن ئەو هەوافێن و پڕ ئۆکسجینە وەرەگرن لەو پارکەیە کە ئێمەش حەزمانە کرد بەڕاستی بتوانین ئەو کاتە زیانی کە هەمانە بەو شێوەیە پڕی بکەینەوە. حاجە زۆر جار ئیرەی بردن باشیشە خراپ نییە لەم کاتانەدا بەڵام زۆر جاری ناچونکە من زۆربەی کاتەکان لەگەڵ ئەوانە ئەمریانی لە دەرم نەگۆکی لەگەڵ ئەوانە بەڵام زۆربەی کاتەکان بەیانیان زوو ئێمەش لە دەرەوەین تا ڕادێ بەڵام سوود وەرگتن لە کەشوهایەکی وا بەتابەتی لە ناو پارکەکان زۆر گرنگە بۆ هیوانکە هەموو بتوانین کە سوود لەو کاتانە و هەروها لەو شوێنانە وەرگن لە کوردستان. ئەمەش بۆ هیوان زۆر سپاس بۆ تۆ هێرۆکە لەگەڵ مابووی بە هیوای تەندروستێکی باش بۆ تو و تەمەند درێژیش بۆ ئەوان. زۆر سپاس خێرۆکە لەگەڵ بووین. بەڕاستی ئەو کەسە بە ساڵات شوانە ئەو کەسە بە تەمەنانە ئەو کاتێک کە قەدەغی هاتوچۆ زۆر تند بوو کە نەیان دەتوانیت تەنانەت لە پارکەکان ئاوا لە تەنیشتی یەکیشەوە دابنیشن زۆر بۆوان زەحمەت بوو حتا تەنانەت نەیانەتوانین نەوەکانیان ببینن کە سەردانیانی ناکرد ئێستا فرسەتێکی باشە بەڵام دەبێت چاودێری ئەو ڕێنمایانە بکەن و تۆزەکەمێ لە یەکتری بە دوورتر دابنیشن. ئەوە دیمەنێکی باشە بۆ گەنجان کە چاویان لێ بکەن بزانن کە ژیان چەندێ تەندروستە لەوەی بەیانیان زوو هەستی لەوەی کەنانێکی بەیانی باش و تەندروست بخۆی لە ماڵیشەوە من سەرسان بووم بەو مامەیەکە هێرۆ چاوپێکەوتنی لەگەڵ کرد ئەوی تەنانەت نانی دەرەوە ناخۆم لە بەرەوەی سۆدە و ئەوەی خۆشترە تەندروست نازام گەنجی ئێمە ئەگەر بگاتە 50 ساڵی باشە زۆر جار باسی واکرە لە بەرەوەی ئەوە نەمازی حافزەمان بەکارێناوە زوو تووشی نەخۆشی بێنە شتەنەی شەڵاوان نابێ بەڵام ئەگەر ئاوا بژین و چاو لەمان بکەین ئەگەین ئەو تەمەنە و زیاتریش بەڵێ نەنووسنیش یەکێکە لەو هۆکارانی کە تەندروستی ئەشێوێنێت وە تەمەنی ئەمان خۆی وا ئەخوازێت ئیتر تەمەنی خوان وات بەڵێ سروشتیان وایە کە کەمتر ئەخەون زووتر هەڵەسن بۆیە ئێمە زیاتر تۆزە پێویستمان بەخەوە بەڵێ لە باسی پیاسە و دەرەوە و کەش و هەوای خۆش و دانیشتنی ئەوان لە دەرەوە و خەڵکی کە لە شوێنێکی هەوایەکی زۆر خۆش کات بەسەرەبند دەچینە باسی سەر دەریا و ئەم ساڵیش هەزاران فلامینگۆ ڕویان لا یەکێک لە دەریاچەکانی پارێزگای بۆدرۆم کە لە تورکیایە کردووە و فلامینگۆ بەهۆی پێکاتە و ڕەنگەکانیەوە دیمەنێکی زۆر دەگمەن دانسقا و جوانیان هەیە و ئەو دیمەنە جوانەشان بەخشیوە بە دەریاچەکە و پسپۆرێکی بواری زیندەوەرناسیش باس لە پێکاتە و هۆکاری کۆچی فلامینگۆکان ئەکات بۆ دەریاچەکان هەر وەک دەزانی فلامینگۆ یەکێکە لەو باڵندانەی کە شکل و شێوازێکی زۆر جیاوازی هەیە و ڕەنگێکی زۆر تایبەت و جوانیشی هەیە با پێکەوە ئەم ئیناسە ببینین کە هاژامە. ساڵانە هەزاران فلامینگۆ لە ئەفریقاوە بەرەو ئەوروپا کۆچ دەکەن. ئەم ساڵیش وەکو هەموو ساڵەکانی دیکە ڕۆیان لە دەریاچەی یارشڵی لە سنووری قەزای یەشیلکۆی سەر بە پارێزگای بۆ دوور لە تورکیا کردووە. شارەزایەکی بواری زیندەوەرناسی ئاماژە بەوە دەکات فلامینگۆکان لە وەرزی زاوزێر ڕوو لە دەریاچەکە ناکەن بەڵکو تەنیا بۆ کۆچکردن دێنە ناو ئاوی دەریاچەکانەوە. Son derece önemli bölgeler. ئێستا کاتی کۆچی باڵندەکان و بە هەزاران فلامینگۆ ڕووی لە دەریاچەی یارشڵی کردووە بۆی ئەوەی دەریاچەی چۆراکلەی وشک بووە بۆیە ئەم ساڵ زۆرینەیان ڕویان لە یارشڵی کردووە. باڵندەکان لە کاتی وەرزی زاوزێ ڕوو لە دەریاچەکان ناکەن. فلامینگۆکان بە دەنووکیان ئاو دەپاڵێون و هێلکە شەیتانۆکەکان دەخۆن بەهۆی ڕێژەی زۆری مادەی یێتە کارۆتین لە جەستەیاندا
ڕەنجیان پەمەیە. Buralarda çok ciddi sayılarda bireyler فلامینگۆکان و باڵندەکان دیمەنێکی نادر و ناوازە و سەرنجڕاکێشیان بە دەریاچەکە بەخشیوە. ڕۆژانە سەدان کەس سەردانی ئەو شوێنە دەکەن بۆ ئەوەی لە نزیکەوە سەیری جوڵەکانیان بکەن و وێنەیان بگرن بە تایبەت لەم کاتەی وەرزی ساڵدا. ژینگە پارێزان و زیندەوەرناسانیش داوا دەکەن پارێزگاری لە فلامینگۆکان بکرێت و بایەخیان پێ بدرێت. بەهۆی هاوسەنگی ترشی تفتی سوێری و زیندەیی ئەمساڵ ژمارەیەکی بەرچاو لە فلامینگۆکان کە پێکهاتەی جیاواز و ڕەنگی پەمەییان بوونەتە جێگەی سەرنجی هاوڵاتیان و ڕێبواران. لە بەهاراندا لە ئەفریقاوە بەرەو ئەوروپا کۆچ دەکەن. لە زستانانیشدا لە نیوەگۆی جەمسەری باکوور بۆ نیوەگۆی جەمسەری باشوور کۆچ دەکەن. هەر لەو بابەتە ئامێنینەوە سەر کۆچی باڵندەکان و وەرزەکانیان هەرچەندە زۆر جار لە کاتی کۆچکردنیان دووچاری چەندین مەترسیە بنەوە کە وەرزی کۆچکردن لە رووسیا بۆ باڵندەکانی کێکە لەو وەرزە مەترسیدارانە چونکە لە کاتی کۆچکردنیان ئەبێتە هۆی بەرکەوتنیان بە ئۆتۆمبیلەکان و وایر و ستونەکانی کارەبا بە شێوەی کۆمەڵ ئەڕۆن پۆلپۆل ئەڕۆن ئەمە ژواکە کە زیانیان پێبگا کە باڵندەکان بریندارە بن و ئازار بە جستیانەگا. زۆر جار قاچیان لە دەستێن باڵیان ئازێتێ بە ژمارەیەک پزیشکی ڤێتنەری خۆبەخشانە قاچی دەستکردیان بۆ دروست دەکەن چارەسەریانەکەن باڵندەکان ینی ئەو قاچ و باڵوشتانەیان بۆ چاکەکەن و یاخود قاچی دەستکردیان بۆ دروست دەکەن و ئەنگەڕێنەوە ناو سروش جارێکی دیکە. هەرچەندە دوێنە لە کاتی ئامادەکردنی ئین هاوسەکە سۆڤان زۆر سەرسام بوو بۆی کە ئەو باڵندانە چەند جوان هۆگریانە بن بەڵام خۆتان لە ڕێگەی ئین هاوسەکەەوە بیبینن. کەمن ئەو باڵندانەی دوای شکانی قاچیان یان باڵ یان سەر زیندوو دەمێنن. بەڵام ڤینیکس هەڵۆیەکی خاوەن چانسە کە لە ساڵی 2010ەوە بەهۆی پێکانی بە جامی ئۆتۆمبیلێک قاچی چەپی لە دەست داوە. لەم بنکە تایبەتە بۆ ماوەی 2 ساڵە ڕاهێنانی پێدەکرێت بۆ ئەوەی جارێکی دیکە بگەڕێتەوە ناو سروشت و ژینگە. ڤینیکس سێهەمین هەڵۆیە کە لەم بنکەیە لەلایەن 2 پسپۆڕی تایبەت قاچی دەستکردی بە سەرکەوتووی بۆ دروستکراوە. ڕۆژانە بۆ ئەوەی ڕابهێنرێت قاچی چەپی مەرهەمی لێ دەدرێت و قاچی دەستکردەکەی بۆ دەبەسرێت. چاودێریکردنی باڵندە کێویەکان کارێکی ئاسان نییە. بۆ نمونە ڕۆژانە مەرهەم لە قاچی فینیکس دەدەین و دەبێت قاچە دەستکردەکەی لەسەر جێگیر بکەین. ڕووکەشێکی هاوشێوەی پێستی هەیە و بۆ ئەوەی لە قاچی ئاسایی خۆی بچێت و بەدەنوک لی نەکاتەوە. ژمارەیەک باڵندە هەن کە بۆ ماوەی ساڵێک یا 2 ساڵ زیاتر لە بنکەیە دەمێننەوە و چارەسەر وەردەگرن تا بە تەواوەتی چاک دەبن و ڕەوانەی ژینگە بکرێنەوە. بەڵام کێشەکە دوای چارەسەرکردن دەست پێ دەکات کە باڵندەکانی دی ڕاهاتون سلوک و سروشتی خۆیان وەک باڵندە لە دەست دەدەن و بە ئەستەم ویستی ئازادبوونیان هەیە. پێش گەڕانەوەیان بۆ ناو ژینگە و ماوەی چەند مانگێک هەوڵەین هۆگرمان نەبن و لە کاتی پێدانی ژەمەکانی خواردن هەر جارە و یەکێک لە ئێمە خواردنیان بۆ بین و لە چەند خولێکێکیش زیاتر لەلایەن نامێنینەوە چونکە ئەو هەڵەیە دووبارە ناکەینەوە بۆ هۆی باڵندەمان هەبووە خۆی لەگەڵ منی مرۆڤ وە گێک زانیوە و خۆی ئێمەی گرتووە تەنانەت خواردنەکانی خۆیان ناخۆن و چاوەڕێن خۆراکی مرۆڤیان بۆ دابنین دوای چاکبوونەوەش نەدەڕۆشتنەوە ناو ژینگە و سروشت. لە ساڵی 2013 ئەم بنکەیە دامەزراوە کە ژمارەی باڵندەکان تا دێت زیاد دەکا. سەرەتا ژمارەیان 300 باڵندە بوو. دواتر بوو بە 700 و بە وتەی ڕاهێنەران و ئەندامانی بنکەکە پێشبینی دەکرێت لەم ساڵدا ژمارەیان بگاتە 1000 باڵندە. بەم هەڵکشانی ژمارانە ئێوە پێتانوانیە باڵندە گەڕانراوەکان بۆ ناو ژینگە باڵندەکانی دیکەیان لە بنکەکە ئاگادار کردوتەوە کە چەند تێر و پڕ و بەناز لێرە بەخێو دەکرێن؟ ئەشێ ئەو فێڵیان کردبێ بۆیە هاتبێتنەوە هەنیە هەر ئاژەڵێک هەرگیان لەبەر زمانی تایبەتی خۆیان هەیە بۆیە تۆ بڵێ نەچوو بتن بۆ کاری تر بڕۆم بڵێن وەرن شوێنەگە بابیان زۆر خۆشە وەرن خۆمان بەر ئۆتۆمبیل و شت بخەین لاک نابین خواردنمانێنێ بڵێ ئەمیش ئەو باڵندانە بوون کە من سەرنجەوەی بۆ ینی سەرنجڕاکێش بوو بۆ من لەبەرەوەی کە دوای ئەوە نەئەگەڕانەوە هەندێک بۆی کە بابەتەکە زۆر دوور و درێژ نەبێ من کەمم کردبەوە
یەکی لە ڕاهێنەرەکانەوی تەنانەت چاو لە منەکە بۆ هەر ژوورێکە چم بە دوای منادێت لە قەفەسی خۆی ناخەوێت لە تەنیشتی مناخەوێ بیری ئەچێتەوە کە باڵندەیە. ئێستش با بەیەکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. بەڵێ لە باسی سروشت و باڵندە و وەرزی باڵندەکان کە چۆن کۆچەکەن و ئانا ئەمە هەمووی لە سەردەمی کۆرۆنا کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرەوانەوە هەتا دوێنێ باسی ئەوشمان کردمان هەندێک باڵندە هەیە ئەم ساڵ کۆچیان نەکردوەوە نەڕۆشتنە لە کوردستان ماونەتەوە و کۆمەڵەشت گۆڕانکاری بەسەر هاتووە اینجا لەو بابەتەوە دەرەچین دێن ناو بابەتی فیلمەکانەوە کە کاری وێنەگرتنی فیلمە بەناوبانگەکانیش لە زەمەنی کۆرۆنا شتێکی تری بەسەرهات فترەیە وەستان بەڵام ئێستا دەست پێ دەکاتەوە هەواڵێکی خۆشە بەڵێ دوای ئەوەی کە بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆناکانی کاری وێنەگرتنی 4 فیلمی سینەمایی ڕاگیرا بوو ئێستا کارکردن لە 4 فیلم دەستی پێکردوێتەوە. ئاژانسەکانی جیهان بڵاویان کردەوە دوای ڕاگررتنی کارەکانی تۆمارکردنی فیلمەکان بۆ ماوەی 3 مانگ ئێستا کاری بەشێک لە ئەو فیلمانە دەستی پێکردوتەوە کە یەکێک لەوانە فیلمی ئاڤاتارە و بەشی یەکەمی ئەم فیلمە لە ساڵی 2009 لەلایەن جیمز کامیرۆن دەرهێنراوە و فیلمەکە باس لە ڕووداوێکی خەیاڵی زانستی لە نیوزلندا دەکات. و هەروها ستافی دەرهێنانی فیلمی دایناسۆرەکانیش دەستیان بە کارەکانیان کردوەوە سۆغان کە لە ئایندێکی نزیکە لە سینەماکان پەخشەکرێ هەندێک لەو فیلمانە نیوەی ینی تاو کرا بوو ئێستا دەستیان پێکردوەوە هەرچەندە هێشتا ناوەکە یەکلاییش نەکراوەتەوە بەڵام کارکردن لە فیلمی ئەلڤس پرێستیش دەستی پێکردوتەوە کە باس لە ژیانی هونەرمەندێکی ئەمریکیەکات و بە هەمان شێوەش کارەکانی دەرهێنان و تۆمارکردنی فیلمی ئەرکە مەحاڵەکان میشن ئیمپۆسیبل کە بەشی حوتەمی زنجیرە دراماکەی تۆم کروزە دەستی پێکردوتەوە کە لە مانگی شوباتی ڕابردوو لە ئیتالیا وەستا بوو و تۆم کروز ئەم ساڵیش بۆ تاواکردنی ئەو زنجیرەیە ئەو زنجیرە فیلمە واژۆی ینی عەقدێکی واژۆ کردووە لەگەڵ ناسا چونکە میشن ئیمپۆسیبل ئەو فیلمە ئەو حەوت بەشە هەر جارەی سەرنج ڕاکێشێکی وایتیایە کە هەوادارانی تۆم کروز زیاتر سەرسامەکە بە تایبەتیش ئەم جارە کە وەکو سپرایزێکە بێ پێچێت لەگەڵ ناسا عەقدێکی وای کردبێت هەندێک دیمەنی ئاسمانی و زۆر سەرنج ڕاکێشی تیاابێ بۆ ئێستا خەریکی تەواوکردنی فیلمەکە بەڵێ لە هەر بە شێکیانە وایە کرد کە شۆکێک بۆ بینەرانی دروست بکات ئەم جارە پێم وا بێت یەکەمین کاری نواندنە کە تۆم کروزیا هەر هونەرمەندێکی دیکەی کاری نواندنەکات کە عەقدێکی وای لەگەڵ ناسا کردبێت بەڵێ بۆ یەکەم جارە و ئێمەش چاوەڕوانە بین ئەو فیلمانە تەواو ببێت و مشوەکو بینەرانی فیلمەکان حەزەکەین بزانین کە ئەو نوێترین فیلمانە چین کە بەرهەم دەهێنێت. ئەمڕۆ هەوڵماندا زیاترین فڕگە و بابەتتان پێشکەشکەین لە ڕۆژباشی کوردستان 24 کاتژمێرەکە ئاماژەی ئەومان پێ ئەدات کە دەبێت کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمان بێنین و هیوادارین کە بەڵگە و بابەتەکانی ئەمڕۆمان هەل لە پامنێرانمان و هەتاوەکو بابەتەکانمان بەدڵی ئەوەی بینەر و بیسەر بووبێت. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان خەتان.